کەسێک یەکەم جارێتی بە خزای پێغەمبەرەکە عليه الصلاة والسلام لدورة ناوی بسووە کەسێک هەیە ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵایە لە مەدینەدا دەوڵەتێکی بنیاد ناوە ئوممەتێکی پەروەردە کردووە شارستانێتێکی بەدیە ناوە ئەچێتە خزمەتی هەر ئەوەنە پێغەمبەرە بینێ هەموو جانی لەرزەی لێدە لەرزێ پێغەمبەرە فەرمێ هون على نفسك إنما أنا ابن امرأة كانت تأكل القديد بمكة وما أنت عليهم بجبار. الله أكبر. قربانت من رسول الله صلى الله عليه وسلم هم جاني لرزي تبا لرزي وشي لرزي كنا من باشانيم كنا من قيصرنيم كنا من كسرانيم كنا من فرعونيم من كسيشي بندم كويلم بوخوا دايكم گوشتی وشکە و بووی کە دەوڵەمەنەکان فریانەدا وشکە کردەوە لەسەر دارێکە لەسەر بەردێکە بە هەتا وشکە کردەوە ئەومە خوا